بەڵە خۆشەویستان ماوەی چەند ڕۆژێکە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و ئێران بە پێچەوانەوە ترس و دڵەڕاوکێکی زۆری لای خەڵک دروست کردووە. ینی خەڵکەیە کەوتۆتە کڕینی زەخیرە، خەڵکێڵە وەڵا بێ زەخیرە بخەین لە ماڵەوە، هەیەڵە تۆ بڵێ ساڕۆخێک بەرسەری ئەمەش نەکەوێ، هەیەڵێ باشترە بچین لە گوندەکانەدا بنچین لە شارەکانە نەبین تۆزە ڕەنگە پرشی ئاگرەکەمان بەر نەکەوێت. ئەم لێکدانەوانە ڕەنگە تەنها لە ماوەیەکی جەنگدا ئەم شتانە هەبێ، بەڵام بە پێچەوانی ئەمە بەردەوام مرۆڤ ترس و دڵەڕاوکێی هەر هەیە. هۆکارەکانی ترس و دڵەڕاوکێ چین بۆچی ئەگەڕێنەوە، چۆن چارەسەریان بکەین، چۆن بەسەریاندا زاڵ بین. ئەمانە کۆمەڵێک پرسیار و ئەو کاریگەرانی کە ترس و دڵڕاوکێ دروستی دەکات. دکتۆریا من فاتح پزیشکی پسپۆڕی دەرونی وەڵامی پرسیارەکانمانەداتەوە. دکتۆر گیان بەخێر بی. سپاس بۆ میواندارەکەتان. دکتۆر گیان کەس دوو دڵی نییە، هەموو مرۆڤێک یەک دڵی هەیە. ڕاستە، بەڵام بۆ ئێمە دوو دڵین، بۆ هەمیشە ئێمە کورد دەڵێن دوو دڵی. خۆی نەک کورد هەموو مرۆڤێک دووچاری کۆمەڵێک حاڵەتی دوو دڵی و دڵڕاوکێ و تەنگژەی سترێس ئەبێت. بەڵێ مەسمە لە ڕاڕاییە، چونکە مرۆڤ بە سروشتی خۆی کۆمەڵێک خاسیەتی هەیە، وەکو تووڕەبوون، وەکو دڵخۆشی، وەکو ترس، وەکو سەرسوڕمان، وەکو بێزلێکردنەوە. ئەمانە بەشێکە لە سروشتی هەموو مرۆڤێک، بەڵام لە هەندێک بارودۆخە ئەم حاڵەتانە بەرزونزمیەکە. بێگومان ئەگەر تەماشای ئەم بارودۆخەکەین و کاریگەری لەسەر لایانی دەرونی ئایا هەیە یاخود نا، بەڵێ کاریگەری هەیە. توانین بڵێن بە شێوازێکی گشتی کاریگەری لەسەر تەندروستی هەیە، چونکە خۆت دەزانی تەندروستی واتە باشی لایانی جەستەیی و دەرونی و کۆمەڵایەتی. ئەبێ هەر سێلانەکە باش بێ، ئەو کاتە ئەڵێن ئەم کەسە کەسێکی تەندروستە. هۆکارەکان بەگشتی ئەتوانین بڵن بەعام هۆکاری نەخۆشە دەروونەکان هۆکاری بایۆلۆجیە، دەرونیە، کۆمەڵایەتیە، ژینگەییە، سیاسیە، ئەمانە هەمووی کاریگەری هەیە. بەنسبەت ئەم دۆخەی کە ئێستا ئێمەی تیاین باسکەین بەخوا چەند ڕۆژی وە ئەبیستین هەرەوە ماوە خێمەکە بکڕین و چین لەو دەشتە بژی. یەکێک لە خاصەتەکانی مرۆڤ ئەوەیە کە دوو کۆئەندامی هەیە. کۆئەندامێکیانەوەیە کە مرۆڤ ئامادە ئەکا بۆ مەترسی، و کۆئەندامێکیان ئەوەیە هەستی خاوبوونەوە و هێمنی و ئیسراحەتی پێەیە. بە شێوازێکی ئاسایی مرۆڤ لە کاتی هەستکردن بە فشار، بە ترس، بە پێشبینیشتی ناخۆش ئەکەوێتە ئەو بارودۆخی خۆ ئامادەکردنەوە. ئەتوانم بڵێم خەڵکی خۆمان بە بەراورد بە خەڵکێک بە وڵاتێکی وەکو سویسرا، بۆ نەکە لە مێژوویە شەڕ و ناخۆشی و دەربەدەری و کوشتن و ئەنفال و ئەم شتانی نەبینیوە، خەڵکی ئێمە زیاتر دووچاری حاڵەتی شڵەژان و حاڵەتی دڵەڕاوکی و ئەم شتانە بن بە بەراورد بەوان. و بەو پێی کە ئێمە لە بینی دوو لایانی شەڕکەراین، و بەو پێی کە ئێمە کارەسات و ناخۆشی و ناڕەحەتیمان زیاتر بەسەر هاتووە، ئەبینین بە پێی توێژینەوەکان و بە پێی ئەزمموی خۆمان بینیومانە کە لە ناو ئێمە حاڵەتە دڵەڕاوکیەکان زیاترن. وەکو بەڕێز فەرمووت، یعنی بۆ نمونە لە 2003 ئەو کاتە ئەمریکای لە عێراق بەشێکی زۆری خەڵکی سلێمانی چوونەوە گوندەکان. ئەمە خۆمە و کاتە لە پۆلی 12 بووم، لە کاتی لە گەرمەی سعیکردنا بووم، ماڵەوە ناچاریان کرد وتیان بێت تۆش بیتەوە، چوینەوە دەروی شار و نزیکی چەند هەفتەیەک لێ بووین. ئەمە بۆچی؟ خۆ لە کاتێکە هیچ شتێک ڕووی نیابوو، بەڵام پێشووتر ئەوە ئەنفال و ڕاگوزەر و کۆمەڵێک ناڕەحەتی ڕوویابوو، ئینسان حاڵەتێکی پێڵەن کۆنتێکس میمۆری، واتە کەسێکە ناخۆشیەکی بەسەرایە تەنانەت بە باسکردنی ئەو ڕووداوە یا بە باسکردنی شتێکی هاوشێوەی ئەوە ئەکەوێتە ئەو بارودۆخ و ناڕەحەتیە. لە ڕاستیە ئەم جەنگە کۆمەڵە کاریگەری هەیە، ئەگەرچی ڕاستەوخۆش نییە جەنگەکە، ینی پەیوەندی ڕاستەخۆی بە ئێمە نییە، بەو پێی کە ئێمە بەرکەوتەمان زیاتر هەبوو لەسەر جەنگ و بەو پێی کە خەڵکی خۆمان زۆر لێکۆڵنەوەکە بە دوواداچوونی بووەکە. من لەم ماوەیە بۆنمە چەندین کەس هەبوو ئەڵە من تا بەیانی خۆم لێ ناکەوێت، هەتا 4 و 5 بەیانی من بە دیار ئەم کەناڵ و ئەو کەناڵەوە دانیشم و سەیری ڕووداوەکانەکەم بزانم چی ئەگوزەرێ. ئەمانەژە کرێ بە کۆمەڵە بەشەوە بەشێکیانەوەی کە ترسی هەیە لەوەی کە لێرە ژوازعەکە ناڕەحەت بێ، ترسیەوەیە کە پرێشکێکی بەرکەوە
یاخود هەیە بۆنە لە ڕووی بازرگانیەوەنی بازرگانیەکە لە ئێران و ئەترسێ زەرەرێکی مادیکە یاخود ئەوانەی کە پەیوەندی کۆمەڵاتی و خێزانیان هەیە لەگەڵ ئێرانەکە لە ترسی پۆزتیڤ دکتۆرەوەی کە من لێ تێگەیشتم دەرەچێ ترسی پۆزتیڤ باشە ینی من بترسم لەوەی کە نەکەومە چاڵێکەوە ترسێکی بەڵێ ئەوانە ترسی پۆزتیڤ لە ژیانە هەیە بۆ نمونە من و تو یاریکی شەترانجەکەی ئەمە خۆشە جەوتەیاتێ بۆ لایانی دەرونی باشە و هەردووکمان سترسێکمان هەیە من حەزەکەمی بەمە تو حەزەکە بیبیتەوە ئەمە ترسی پۆزتیڤە بەڵام ئەم ترسیان ترسی نێگەتیڤە نەرێنیە چونکە لە حاڵەتی دڵ ڕاوکیە مرۆڤ جاری وە مێشکی ئەڕوا بۆ خراپترین شت خراپترین لێکدانەوە زۆر باشە دکتۆر اینجا ئەم بابەتی شەڕ و جەنگ و ئەم بابەتانە ئیتر بەیانیش لە دەستپێکی پرۆگرامەکەی لەگەڵ ئاریا باسمان لێوە کرد هەر بە تەنها گەورەکان سەرخاڵ نین بمباسەوە ڕەنگە زۆر کات ئێستا مناڵەکانیشی گرت بێتەوە ئەبینن بۆ نمونە خێزانەکان هەمویان بەیەکەوە دانیشن باسی ئەم بابەتاکەن سەیری شاشەی تیڤیەکانەکەن بۆ نمونە هەر باسی شەڕ و جەنگ و ئەم بابەتانەیە ئێمە چۆن کارێکی لەم شێوازە بکەین ئەو ترس و دڵڕاوکی کە لە دڵ و دەرونی خۆمانە دروستمان کردو نین بە مناڵەکانیشمان بەڵێ یەکێک ڕێنمایەکان ئەکرێن بە دوو بەشەوە ئەو ڕێنمایانانی کە حاڵەتەکە نەگەشتوتە نەخۆشیێکی دەرونی و ئەو ڕێنمایانانەی کە کەسێک کە بارودۆخەکەی گەشت بێتە حاڵەتێکی دەرونی ئەوەی کە گرنگ بێت یەکەم باوکو دایک ئەبێ ڕۆژەکەمە قسەژەکەی ئەبێت بە نەخۆشیێکی دەرونی بەڵێ چونکە یەکلای بۆتەوە خۆ ئەم شەڕە تەنها ئەمەی ئێران و ئیسرائیل نییە بۆنە شەڕی ئۆکرانیا هەبووە پێشتر شەڕی ڤێتنام هەبووە شەڕی ئەمریکا و عێراق بووە ئەمانە هەموو توێژینەوەی لەسەر کراوە و دەرکەوتووە کە زیاترینیان حاڵەتەکانی دڵڕاوکیە و حاڵەتی خەمۆکی و حاڵەتی شاری دەروونە دوای زەبەر و کێشەکانی خەو و گرفتەکانی تەنگژەکان لە مناڵانە ئەمانە دەرکەوتووە یەکلایی بۆتەوە تەنانەت ئەو کاتی بۆ نەشەڕی داعش و من خۆم بەتابەت ژمارەی زۆر پێشمەرگە یعنی تووشی جۆرێک لەم حاڵەتانە بووبوون و چارەسەریان وەرگرت شەڕ بەڕاستی جەنگ کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر لایانی دەرونی جا لە هەندێک ڕێنمایی سادەوە دەست پێ بکەن یەکەم بەداخەوە ینی لە ناو خەڵکی خۆمانە تام لەم تا ڕادەیەکی زۆر لە مناڵێکی بچووکەوە تا باوک و تا داپیر و باپیرە زۆر جار بەیەکەوە هەمویان بەیەکەوە سەری یەک جۆرە بەرناماکەن سەیری هەواڵەکەن سەری فیلم کارتۆنەکەن سەیری بابەتێکی نەکەن ئەبێت لەوە تێبگەین ئێمە کە بەرنمەکان کە دروست کراوە ئەبێ ڕەچاوی تەمەنەکە بکەین ڕەچاوی بارودۆخی کەسەکە بکەین چونکە بۆ نمونە کەسێک باڵێن لە ماڵەکە هەبێ لەوانەیە خەمۆکی توندی هەبێ تۆ بیخیتە سەر فیلمێکی غەمگین و ناڕەحەت و کارەسات بەڕاستی وەزعی ئەو تێکەی یا مناڵێکە تەماشای ئەمە ئەکات کە لە کەناڵەکان لەخوا بزیابێت لە بروی کە ستافی بەزمون و پرۆفشناڵیتە ڕەچاوی و شتاناکەن بەڵام لە سوۆشیال میدیا و بەتابێت بۆنە لە سوۆشیال میدیاکی وەکو تیکتۆک کۆمەڵێک سنوور نییە یعنی من خۆم جاریەوە ڤیدیۆم بەرچاو کەوتووە کە لاشە لەسەر جادە یا تەقینەوەیکی گەورە یا سووتان یا مەسەلەن دایکێک بە شێوازێک دەرکەوتووەکە زۆر ئینسان ناڕەحەتەکە کاتێک کە مناڵێک ئەمە ئەبینێ دەنگێکی بەرزەبینێ یا سووتانە بینێ یا مەسل لاشەی مردوو ئەبینێ بەڕاستی ترسی دەتیا دروستەکە مناڵ هەیە مستەوای زیرەکە لە خوێندن سیرەکەی مستەوای داوابزێ مناڵ هەیە تەمەنی 5 ساڵە لە 3 ساڵی خۆی تەڕ نەکردووە ئێستا دایکێڵە شانە خۆی تەڕەکە مناڵێ پێشتر خواردنی باش بووە ئەڵێ ئێستا خواردنی کەم بۆتەوە یا بۆنە سیرەکەی تووڕابێ یا لە کەسی گەورە ئەوانەی کە خۆیان بەتابێت کە دووچاری ناخۆشی و ناڕەحەتی بوون و کۆمەڵێک ڕوودایان بەسەرا هاتووە برینەکانیان دیسانەوە تازا بێتەوە چونکە خەیتە ئەو بارودۆخە کە دیسانەوە ئەمان تووشی هەمان حاڵەتە بنەوە کە پێڵەن ڕێکسپێنەنسی بەڵە من ببڕ قسەکەشم پێ بڕیت یعنی لە چ کاتێکا دەرەکەوێت کە بۆ بە نەخۆشی یعنی بەسەردانی پزیشک دەرەکەوێت یان بە هەڵسوکەوت و مامەڵەکردنی هەندێک نیشانە هەیە بناسرێتەوە کە ئێمە بۆ هەموو نەخۆشیێکی دەرونی ئیتر هەر لە نەخۆشە دەرونەکانی لە مناڵ لە گەورە لە پیر یەکێ لە پێوەرەکان کە هەموو کەسێ بە ئاسانی ئەتوانێت جای کاتەوە ئەوەیە ئەڵێن ئەگەر ئەم حاڵەتە کەسەکەی تووشی پەککەوتەی کردبێ معنای وایە ئەمە بۆ بە نەخۆشی دەرونی پەککەوتەیەکە چییە؟ پەککەوتەی لە ڕووی دەرونی و جەستەی بۆ نە کەسەکە ناتوانێت شوکار وەکو پێویستکە ناتوانێت پەیوەندی کۆمەڵاتەکانی وەکو پێویستکە خەو خواردنی لێ تێکە چیە
و کەسێکی بەرهەمهێن نابێت کەسێکی وەکو چۆن بڵێ خاو خلیچک و ئەوانی لێ دەرەچە ئێمە لە حاڵەتە دڵڕاوکیەکانە چۆن بزانین کە ئەم کە حاڵەتە بووە بە حاڵەتێکی دڵڕاوکێ ئەوەیە کە کەسەکە بۆ نەسیرێکی خەوی لێ تێکەچێ خواردنی کەمە بێتەوە و ڕاڕابێ و ناتوانێت بڕیار با لەسەر شتەکان و سەرنجی بە ئاسانی پەرتەوازاوێ وەشتی لە بیر ئەچێتەوە پێشتر کەسێکی لەسەر خۆ بۆی سابینی تووڕابێ پەیوەندی کۆمەڵایەتەکانی وەکو پێشووتر نەماوە و لەگەڵ ئەوە کۆمەڵێک نیشانەی جەستەی ئێمە هەندێک جار ئەبینین کە نەک هەندێک جار هەموو کاتێکێژ نیشانە جەستەیەکان زیاترە لە دەروونەکان لە حاڵەتی دڵڕاوکێ هەر لە دڵە کوتێ و دەم و شک بوون و دەست لەرزین و ئارەکردنەوە هەناسە سواری و قەشەڵوەرین و میزە چورکە و چەندین نیشانەی تر لەبەرەوە کاتێک کە کەسەکە هەستی کرد بەڕاستی ناڕەحەتی کردووە هەستی کرد خاوخەلیچک بووە هەستی کرد کاروپیشەکانی بەباشی ناتوانێت بەرێتە سەر فەرمانبەرێکە سێرێکی بەردەوام دووە کە بە پێشتروانە بووە پێش لە کات خۆی داوامی کرد و ئێستا هەر ڕۆژی مەسەڵ ڕۆژە لە دران خەبەرم بۆ تۆ ڕۆژە وڵا فریان نەکەوتەوە مستێکی دوا ئەکەوێ یا لە کاتی ئیشوکارەکە ئەبینی کە خەیاڵی ئەڕوا غەڵەت ئەکا یاخو بۆ منە بڕیارێکی ئاسانە سەفەرێکە سەیرانێکە شتێکە سێکی باوەڕ بڕیاری بۆ نادرێ هەڵبژاردنێکە ناتوانێت زۆر زۆر احتیمادەکە سەر چواردەورەکەی خۆی شانە خەوی ناخۆشە بینێ داچڵەکێ درەن خەوی لێ ئەکەوێ تووشی دڵە کوتی و هەناسە سواری و کۆمەڵی نیشانابێ لەم حاڵتانە پێویستە دکتۆر ببینێت زۆر باشە بۆرە لانەجان هەندێک جار هەندێک سیفات ئەدرێتە پاڵ کەسایەتی کەسەکان ینی هەستەکەی ئەمانە بەڕاستی نیشانەی نەخۆشین بەڵام وەکو سیفاتیش باسەکرێت کاک فڵان هەر بۆ خۆی گۆشەگیرە کاک فڵان حەزی لە تێکەڵاوبوون نیە کاک فڵان کەسێکی کەمدووە کاک فڵان هەوڵایی مێشێکەکە بەگایە گەهانی ئەم شتانە ئەوترێ بەڕاستی ئەمانە وەکو سیفەت باسەکرێ یان بەڕاستی بۆ بە نەخۆشیەکە و بەڵامی تر کابرا لەگەڵ یاژی خۆی سێرەکەم بوونە بەڵێ بەچیا جیاکەینەوە کە ئایا ئەمە بەشێکە لە کەسایەتی و یاخود بەشێکە لە نەخۆشیەکە کەسایەتی ئەوەیە کە کەساتی مرۆڤ ینی هەر لە تەمەنی هەرزەکاری و وردە وردە ئەچەسپێت و بناغەدانێ و کەسەکە پێوەی دیارە بۆ نە کەس هەیە کە بە درێژایی چەندین ساڵ کە تۆ ئەیناسی کەسێکی کەم دووە ینی لە مەجلیس لە کۆم دانیشتێکە لاوانە دوو کەلیمە نەڵە یا کەسێکە بۆن منە لاوانێ بە هەر بەگشتی زۆر حەزی بە خزمەتکردنی خۆی و کۆمەڵە شت نەبێ یا حەزی بە تێکەڵاوی نەبێ یا کەسێک بە شەرمن بێ ئەمە بەشێکە لە کەساتی بەڵام نەخۆشە دەروونەکان تەبەن هەندێک حاڵەتیشمان هەیە پێڵەن گرفتی شخصی ینی استرابل شخصی بۆ نە کەسی دژە کۆمەڵ هەیە کەسی دوورەپەرێز هەیە ئەمانە چارەسەریان هەیە نەخۆشەکان عادەتەن مەسەلەن دوای فترێ دەرەکەون بۆ نە ئەم کەسێتیە تەبعی خۆی وەرگرتووە بەڵام سەرێکی دوای ماوەیەک مەسەلەن چەند هەفتەیەکە گۆڕاوە چەند مایەکە گۆڕاوە ئەمانە نەخۆشین کە تۆ ئەبینی سەرەتاقی ئەزانی سەرەتاقی ئەزانی بەڵام خەڵکی خۆمە لەو حاڵەتانەوەی کە تێبینیم کردبێ هەندێک جار نەک ئەوەی هاوکاری کەسەکە ناکەن ڕەبتێکەنەوە بە کەسایەتی وەکو قسەکەی بەڕێزت کە بۆ منە کەسەکە خەمۆکیەکی توندی هەیە یا کارەساتێکی لێ قەوماوە یا توش حاڵەتێکی دڵەڕاوکێ بووە ئەڵەن تۆ خۆت تەسلیمم حاڵەتە بوو یا تۆ خۆ دوا لە خۆتەکە یا خۆت تۆ ئەمە حاڵەتە هیچ نییە تۆ بۆچی زۆر چویتە ژێرباری تەمە نەخۆشی دەرونیش بەشێکی زۆری لە ناخی کەسەکە ینی چواردەورەکی نایبینن یانی سە تۆ لەو بازارەوە ڕۆی بەشێک لە خەڵکەکە هەرێکی و حاڵەتێکیان هەیە هەیە خەمۆکی هەیە وەسواسی هەیە قەلەقی هەیە هەیە کێشەی خەوی هەیە بەس کە تۆ سیری ڕنگ و ڕوخسار و جلوبەرگەکەی هیچ هەستی پێ ناکەی بەس ئەگەر بیدوێنی و لەگەڵ یا قسە کێشەیەکی تر باسی ژیانەکەی بکەی لەوانە کۆمەڵێک شت باسکە کە بڵێ وەڵا ئەمە بەم شێوە یەکەم بینیمە خەڵکی خۆمان تەماشای ڕوخسارەکە ئاکەن حەز بەوە ناکە کە لە ناخی بەڕاستیەوە کێشەیەکی گەورەتر نییە بشاردنەوەی من نێڵم دڵە ڕاکێ و ڕاڕای و ئەوەی کە بەڕاستی بۆ بە نەخۆشی لە ناخما بیشارمەوە خۆی هەموو مرۆڤێک هەوڵ ئایا کاتێک کە تووشی ناڕەحەتیەکە بێ بەسەری زاڵ بێ و پێوەی دەرنەکە بەڵام هەندێک جار دەسڵاتی خۆیان خۆی نییە بەس وەکەوەی کە ئایا تۆ شتێک بێتاقەتەکە و شتێک تووشی قەلەقیتەکە بیشاری تۆ پەنگ بخواتەوە ئەوە غەڵەتە ئەوە تەشەنە ئەسەنێ زیاتر بۆیە هەرێکە لە ڕێنمایەکانەوەی کە ئێمە لە بارودۆخێکی ئاوایە بۆن منە ئەم کارە ساتی جەنگە
کاریگەری هەیە لەسەر لایەنی دەرونی ئێمە چی بکەین یەکێ لە حاڵەتەکانەوەی کە وەگوتم جگەلەوەی کە تەماشاکردنی شاشەکەم کرێتەوە خوێندنەوە زیاتر بێ وەرزشکردن زیاتر بێ خۆ سەرقاڵکەی پەیوەندی کۆمەڵاتی زیاتر بێ ئەوەیە کە شتێک کە بێتاقەتی کردی نیگەرانی لا دروست کردی تۆ لای کەسێکی دڵسۆز متمانە پێکرا و باسیەکەی ئەڵێ ئەم شتم هەیە هەنی هەندێک جار ئەو کەسێک کە خۆی لە دەروی بارودۆخەکەیە و بە قەبارەی خۆی ئەو شتە ئەبینە لەوانەیە جاروە دوو کەلیمە قسەت بۆ بکە شتەکە لە ئاسانکە باشە کاتە دکتۆر دەردە دڵیکردن چەندە گرنگە بۆ نمونە من ئێستا لەم جەنگ و شەڕە بترسم چەندە گرنگە ئەم ترسی خۆم باس بکەم بۆ کەسێک کە بزانم یارمەتی مایەت بۆ ئەوەی کە ترسەکەم کەمترکەمەوە لەسەر ئەم بابەتە لە ڕاستیە زۆر گرنگە بەڵام ئەکەوێتە سەرەوەی کە تۆ لای کێ باسیەکەی چونکە کەسایەتی ئەو کەسێک کە تۆ لای باسێکی گرنگە ینی هەندێک کەس هەیە شت بە گرنگ وەرناگرە یا هەندێک کەس هەیە کە لە بریەوەی کە یارمەتیت بن لەوانەیە بە جۆرێک قسە لەسەر توانای تۆ کەسایەتی تۆ بکەن کە وەکوی لاواز پیشانە بن یا بەو شێوازە یان نەتوانێت هیچ شتێکی بۆ بکە بۆیە ئێمە نەکرد لەم بابەتە لە هەموو بابەتە دەروونەکانی ترە دام ئەڵێن کە قسە لەگەڵ کەسێکا بکە کە تۆ بزانی ئەتوانێت یارمەتی و بە ئیتر ئەگەر بە کردەوەش نەبێ بە قسەش بە و دڵسۆز بە و متمانە پێکراوە بێت چونکە حاڵەتی وا هەبووە کەسەکە بۆ نەشتێکی لای کەسێ باس کردووە کەچی دوای ئەو نەبەم و ئەوی وتووە کاتێکی زانیوە یعنی لە باتی وەزعی باشتر بێ وەزعی ناڕەحەتتر بووە شتەکەی بۆ نەئاشکرا بووە ینی لەبەرەوە زۆر زۆر گرنگە بەڕاستی چونکە بەس بە باسکردن بەس بە باسکردی ناڕەحەتەکەی خۆت لای کەسێکە گوێت لێگرەوە بزانی کە باشە بۆ تۆ دڵسۆزە بەشە لە خەمەکە کەمەکاتەوە ینی وەکو بارگەزیە بەتاڵەکاتەوە زانیارەکانی بەڕێزت هیچ شتێک نەبێت ئەوەی کە ئینگلیزەکان دەڵێ پانیک بێ ئەوەتە شەڵەژان دروست نەبێت و ئەم دۆخەشتیە پەڕێت و